تەلەفۆنم بۆ هات وتیان مزگەوتەکەتان گڕی گردووە وەڵام منش خێرا هەرسیام هەر یەکسەر هاتم تەلەفۆن بۆ برادەرەکەم کرد بۆ ئەوەکانتر کرد وەڵا هاتون یانی تر هاتم خوا هەڵناگرێ ئاگر کوژێنەوە هات هەری هات ینی تەواری هات شورتەی دووەمیز هات دوایی دایرەی کارەبا هات ئەوقاف خۆی هات ینی ئەمانە هەموویان هاتن کەوتنە فریامانەوە هاتن ینی خوا هەڵناگرێ ینی بەڵێ زەرەر و زیانەکانی چی بووە؟ وەڵاهی زەرێرە زۆری پێکەشتووە ینی فەرشەکان هەمووی سوتیاوە ینی بە عەمەل نەماوە سەقف سەنەوی هەمووی سوتیاوە کارەبایە زۆر ینی هەمووی پەنجەرەکان سێ و چوارێکی هەروە هەر دەرچووە لە هین ئاگرەکەی هەمووی تەقیوە بەڵێ سبلەتی هەروە تەواو ینی هین بووە لەم عامودیەکانە اینجا کارمەندی ئاگر کوژێنەوە بەداخەوە ئەم بەیانیە لەو بانەوە کەوتە خوارەوە فەقیرە قاچێک دەستی شکاوە زۆر متەئەسرین بووی داوای یعنی شفاکن لای خوای عەرەبی خوا شفای خێری بدات ئەرە بەڵام بەپێی لێکۆڵینەوەکان هیچ شتێکی شۆتە دەستاند هۆکاری ئاگرکەوتنەوەکە بۆچی ئەگەڕێتەوە؟ وەڵاهی هەمووی هەبەش بۆ شۆرتی کارەبایە هیچ نەکمان نییە لەگەڵ هێویان بڵێن کەس هەتا ئێستا شووە ڕووی نەداوە ئەوە 10 ساڵەوا لێرن هەر شۆرتی کارەبایە بەپێی وەکەوەی بزانی زیانەکان نزگەی چەندێک بێت؟ وەڵاهی یان زیانەکانی زۆرە لە 10 میلیۆن بۆ 15 میلیۆن بە زیاد شەوانی ئەمەنە زۆرانی وەکەی بین ئاگرەکە ئەلێرە تەشەنەی سەنووە جێ ئەم سبلتە عامودیە ئاگرەکە تەشەنەی سەنووە ئیتر بڵاوی پێکراوە بە ئاهاوە ڕۆشتووە ئەم ناوەیە گشتی سوتانوە ئیتر کە هاتنە کە بژانێنێتەوە سەیترایەک دەدەسەری و کوژاوەتەوە بەس زەرێکی مادی زۆری گەیاندووە بە مزگەوتەکە